حجرەکانیش ئەویش لەژێر لەسەر بنەمای ڕێنمایی نوێ تەبیعی بەردەوام ئەو بنکانە دەکرێنەوە مەسائیلی مەنهەجەکانیان دەستکاری کراوە بە شێوەیە کە هەم خزمەتی ئاین بکاتن و هەم خزمەتی کوردستان بکات و بەنسبەت مامۆستایانی خۆبەخش بە حەقیقەت من دەمەوێت زۆر سوپاسیان بکەم کە زیاتر لە 1000 مامۆستای خۆبەخشمان هەیە. ڕاستە ئێمە لە وەزارەت 12000 فەرمانبەر و کارمەند و منتەسیبمان هەیە، بەڵام ژمارەی مامۆستایان لەو کۆی ژمارەیە بە حەقیقەت ژمارەیەکی کەمە. دانەمەزراندنی ئەو مامۆستایانە هۆکارەکەی بارودۆخی دارایی بووە کە لە کوردستان هەبووە. هەر کاتێک بارودۆخی دارایی تۆزێک بەرەو باشی بڕواتن، ئەولەویەتی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراندنی ئەو مامۆستا ئازیزانە دەبیت و ئێمە لەوانەیە ناوە توانی بمان هاوکاری مامۆستایانی خۆبەخش بکەین و ئینشاڵڵا لە چەند ڕۆژی داهاتوش هاوکاریشتر بڕێوەیە، بەڵام ئەوە کفایەت نییە بە حەقیقەت، یعنی حەقی خۆیان کە دابمەزرێن. بۆیە ئەولەویەتی ئێمە وەکو وەزارەت دامەزراندنی ئەو مامۆستایانەیە. حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە پێویستی بە 650 ملیۆن دۆلارە بۆ موچە. ئێمە دانیشتوانمان لە ینی کەمترە لە 6 ملیۆن. ئەگەر بەراوردی ژمارەی فەرمانبەران بەرامبەر دانیشتوان بکەیت، بێگومان ئێمە لەوانەیە لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا فەرمانبەرمان زیاتری. یەکێک لە کێشە ڕئیسیەکانی ئێمە فعلەن کە بارقورساییەکی زۆری لە بۆ حکوومەت دروست کردووە، زۆری ژمارەی فەرمانبەرانە و کە نەوت لە دەست حکوومەتی هەرێمی کوردستان بوو، مانگانە داهاتی نەوت بە کاملی 100% لە بۆ موچە دەهات، $1 لە بۆ پرۆژە سەرف نەدەکرا. 500 ملیۆن دۆلار داهاتی نەوت بوو، ئێمە پێویستمان بە چەند بوو؟ بە 650 ملیۆن بوو. باقیەکەی تری لە داهاتی ناوخۆی پارێزگاکان دابین دەکرا. ئەوە بوو هەولێر و دهۆک دەیانتوانی باقیەکەی تر کە حدودی 19% بوو کە 81% لە نەوت بوو، باقیەکەی تر لە داهاتی ناوخۆ بوو، بەڵام لە سلێمانی ئەو پارەیە دابین نەدەکرا ئەو کات، یعنی پێیان دابین نەدەکرا. یعنی ئێستا ئەگەر مثلن پێشتر هەنجەتی حکوومەتی عێراق ئەوە بوو کە نەوت کوردستان نازانی چۆن سەرفی دەکا و تەبیعی ئەو شتانە هەمووی بیانوو بوو. مەبەستەکە ئەوە نەبوو کە بابەتی نەوت چۆنە، مەبەستەکە ئەوە بوو کە بتوانن قەوارەی هەرێمی کوردستان یان بڵێن مەرکەزیەت لە عێراق بجێڕنەوە. بەداخەوە تا ئێستا لە عێراق سەقافەتی فدرالی کە دوای ڕوخانی سەدام بە حساب عێراق بۆتە وڵاتێکی فدرالی، بەڵام لە ئەساسدا سەقافەتی فدرالی یان مێنتاڵیتی فدرالی بە هیچ نەوعەک لە عێراق ڕەنجی نەداوەتەوە. من زۆر جاران دەرێم ئەو بەهەشتەی کە مەدرید یان ئیسپانیا لە بۆ بەرشەلۆنەی دروست کردووە، ئەو کاتی ساڵی 2017 بەرشەلۆنەش داوای جیابوونەوەی کرد لە مەدرید. ئەگەر نیوەی ئەو بەهەشتە عێراق لە بۆ کوردستان دروستی بکە، بێگومان ئەمە لەوانەیە داوای جیابوونەوەمان نەدەکات. ئەو بەهەشتەی یان ئەو فدرالیێتە جوانەی کە بەریتانیا لە بۆ ئێرلەندای دروست کردووە، ئەگەر ئەوان بۆ ئێمەی دروست بکەن، بەڵام بەداخەوە بیرکردنەوەی دەسەڵاتدارانی عێراق دائیمەن بیرکردنەوە بووە کە بڕوایان بە قەزیەی کورد نەبووە. یعنی لە ساڵی 61ەوە تا دەگاتە ئەوڕۆ مەراحل بە قسە باش بووینە، معقول نییە لە دەستوری عێراق کە دەستورێکی فدرالیە و باسی مافەکانی خەڵکی کوردستان دەکاتن، بڕوایان پێی نییە جێبەجێکەین، بەڵکو بڕوایان بە زۆرینە هەیە. یعنی ئەگەر بووە مۆزوعی زۆرینە، هەموو کاتێک کورد و سونە کەمینەنە لە عێراق ئێستا، بۆیە هەر شتێک بیانەوێ بە زۆرینە تێدەپەڕێنن. لە جیاتی ئەوەی عێراق محاولە بکاتن کە ئەو شتە جوانانەی لە کوردستان هەیە لەوێن دەڕەنگ بداتەوە، ئەو بە پێچەوانەوە محاولە دەکاتن کە ئەوەی لە عێراق هەیە لەسەر ئێرە جێبەجێ بکاتن.
ڕاستە ئێمە کەم و کوڕیمان هەیە و ناشی شارینەوە، بەڵام ئەگەر بەراوردی هەرێمی کوردستان و پارچەکانی تری عێراق بکەیت تا ئەوڕۆ، بێگومان هەرێمی کوردستان لە ڕووی ئیستقرار و ئارامیەوە و لە ڕووی خزمەتگوزاری و پێشکەوتنیشەوە یعنی جیاوازیەکی زۆری هەیە. ئەوە نەک ئێمە ئەو قسەیە بکەین. فەرمونون ئێستا ئێوە مامۆستایانی ئاینی ئەوە مووسڵ نزیکە، هەر حەز دەکەم جەولەکی مووسڵ بکەن لە ڕێگای بەڕێوەبەرایەتی ئەوقاف، بزانن ئەو مووسڵەی کە دووەم گەورەترین شاری عێراق بوو ئێستا لە چ نائارامیەکدایە. ملیۆنێک خوشک و برای عەرەب ئێستا لە کوردستانن، ئەگەر شارەکانی خۆیان باشتر بوایە لە کوردستان دەگەڕانەوە وێندە. ئەوە خۆی لە خۆی دانیشانەی ئەوەیە کە فعلەن ئێرەیان پێ باشترە لە شارەکانی. ملیۆنێک ژمارەیەکی وابزانم 1000 زۆرە و لە زۆر ڕوویترەوە، یعنی ئەگەر تەمەشا بکەی بێگومان یعنی هەر بەراورد ناکرێت. جگە لەوەی بەڕاستی پێشتر عێراق وڵاتی عقول بوو، وڵاتی زانست و زانایان بوو. ئێستا هەموو ئەو عقولانەی کە لە عێراق هەبوون عێراقیان بەجێهێشت. بەداخەوە 80 ساڵ حکمی سنە لە عێراق هەبوو، دیکتاتۆریەت هەبوو، حکمی برادرانی شیعە هات دەبوایە نمونەیەکی جوانتری دیموکراتی و پێکەوە ژیان پێشکەش بکەن، بەڵام هاتن نمونەیەکی زۆر خراپتریان پێشکەش کرد. بۆیە عێراق ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە دەگەڕێتەوە. پێشی 3 ڕۆژ لەسەر پاسپۆرتی عێراقی شتێکم خوێندەوە، دەڵێ پاسپۆرتی عێراقی خراپترین پاسپۆرتی جیهانە. یعنی بەداخەوە تۆ عێراق بەلەدی وڵاتی خێر و بەرەکەتە بەو شێوەیە بیکەن. بەڕاستی عێراق شتێکی نییە بە ناوی سیادە، سیادە لە دەستە خۆی نییە، حکومەتی عێراق هیچ دەسەڵاتی نییە، جەیشی عێراق هیچ دەسەڵاتی نییە. لە ناو لەسەر حکومەتی عێراق و جەیشی عێراق شتێکی تر هەیە حکم دەکات. ئێمە کە چوینە ناو حکومەتی عێراق ئەو جارە طبعی ئەوەل جار زۆرینە ئەگە مۆزوع دیموکراتیبی زۆرینەیەک لە عێراق ویستیان حکومەت پێکبینە، بێگومان لە زۆر ڕێ و بە زۆر وەسائلەوە نیان هێشتا و زۆرینەی حکومەتی عێراق پێکبینیتن. لە نەتیجە ئێمە وەکو کورد لە ئێتیلافێکی ترەوە حکومەتمان پێکینا لەگەڵ عێراقیەکان. لە خاڵەکانی پێکەنانی حکومەت زۆر شت هەیە پەیوەندی بە عێراق و بە کوردستان هەیە. ئەوەی پەیوەندی بە کوردستان هەیە بابەتی مادەی 140، بابەتی بودجەیە، بابەتی نەوت و غازە و بابەتی شەراکەتە لە عێراق. لە هەمان کاتیشدا ئیتیفاقێکی ترمان لە نێوان سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان هەیە. هیچ لە ئیتیفاقەکانیان جێبەجێ نەکرد، بێوەعدیان کرد و ئەوە نیشانەی ئەوەیە، یعنی ئەگەر خەڵکێک لە عێراق پێی وابی بە زۆرینە هەموو شتەکان تێدەپەڕێنی بە قووەت، دەبی بیر بکەنەوە لە ڕابردوو بە قووەت نەیانتوانیە هیچ لەگەڵ خەڵکی کوردستان بکەن. و لە هەمان کاتیشدا بەخۆیان ئەوانی ئێستا حکومدارن بەخۆیان زەحیەی دیکتاتۆریەت و حکمی دیکتاتۆری بەعزێک لە خەڵکی سونە بوون. جا ئەو مێنتاڵیتی و بیرکردنەوە و فکرەی کە لە عێراقەیە بەداخەوە فکرێکی زۆر زۆر خراپە. یعنی ئەگە پێیان وابی کوردستان تەحجیم دەکەن و زەخت لە کوردستان دەکەن، کوردستان ناچار دەکەن، بێگومان ئەوە شتێکی خراپە و یعنی حتا کوردستان بەشێک بی لە عێراق، ئارامی کوردستان پەیوەندی بە ئارامی عێراقیش هەیە و تەنانەت بە پێچەوانەوە مەسەلەی کوردستان بۆتە مەسەلەی نێودەوڵەتی.